پرسی ئاسی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستاندا بە خۆشحاڵیوەک و باسی لێەوە دەکرێت ساڵانە لەبەرەوە پێشچووندا. ئێستا بابەتێکی دیکەش هەیە کە دیارە چەند ساڵێکە ئامادەسازی بۆ دەکرێت وەکو دەنگۆ بڵاو دەکرێتەوە، ئەویش پرسی یەکپۆشیە لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا. لێستاشدا ئەو بابەتە بڵاو بووتەوە کە زانکۆی سەلاحەدین چی دیکە بۆ ئەم ساڵ و ساڵانی دیکەش ئەم سیستمە پەیڕەو دەکات و بە شێوەیەکی گشتی لەسەر ئەم بابەتە دەوەستم. دیوێکی دیکەش پرسی ئاستی خوێندکاران لە زانکۆ و پەیمانگاکاندا لە چه ئاستێکدا لە پارێزگای هەولێر بێگومان مەبەستمان لە پارێزگاکانی دیکەشە و ئەم سیستمی یەکپۆشیی دەهێنێتە ئاراوە چ گۆڕانکاریەک لە سیستمی خوێندندا دروست دەکات. من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵەوەدا دەکەم بەڕێز سامان عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکانی سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدینن. ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی من دەبێت. کاک سامان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بزانم دەستپێک لە ئاستی زانکۆی سەلاحەدین و پەیمانگاکانەوە دەست پێ بکەین. ئاستی خوێندن تێیدا چۆنە؟ دواتر دێمە سەر سیستمی یەکپۆشی. بەڵێ زۆر سوپاسی ئەو دەرفەتەی دەکەم. دەمەوێت شتێکتان لۆ ڕاست بکەمەوە. ئەمن بەڕێوەبەری ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدینم نەک پەیوەندیەکان بەڕێوەبەرێشتری هەیە. زۆر سوپاسان دەکەم. سەبارەت بە ئاستی زانکۆ لە ئاستی قوتابیان لە زانکۆی سەلاحەدین بە دڵنیاییەوە کاری جدی کراوەوە، کاریش دەکرێت بۆی کە هەموو ئیش و کارەکان لە زانکۆی سەلاحەدین بە شێوازی سیستەم بڕوات بەڕێوە و گرنگێکی زۆر بە پەیوەندیەکانی نێوان مامۆستا و قوتابی دەدرێتن، چونکە پەیوەندیەکانی نێوان مامۆستا و قوتابی ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بەرزبوونەوەی ئاستی زانستی قوتابیان هەیە و قوتابی لە زانکۆی سەلاحەدین تەوەرێکی گرنگن لەم پرۆسەیە و گرنگی تایبەتیان پێ دەدرێت و گرنگی تایبەت بە هەموو تاقیگە زانستیەکان لە کۆلێژەکان دەدرێت و دەرسە عملیەکان زۆر گرنگیان پێ دەدرێتن لە هەموو کۆلێژەکانی سەر بە زانکۆی سەلاحەدین بە شێوەیەکی گشتی. باشە کە دەڵێن زانکۆی سەلاحەدین ئێوە هەمانگیتان هەیە لەگەڵ ئەو پەیمانگایانی کە لە شاری هەولێردا هەن ئەوان ئاستی خوێندنیان چۆنە، سیستمی خوێندنتیاندا هەم مامۆستایان هەم خوێندکاران لێ رازین؟ من وەکو زانکۆی سەلاحەدین قسەی دەکەم. لە زانکۆی سەلاحەدین هەموو شتەکان زۆر بەباشی بەڕێوە دەچی و پەیوەندێکی زۆر باش لە نێوان قوتابی و مامۆستا و لە نێوان سەرۆکایەتی زانکۆ هەیە و بە هەموو شێوەیەک ئاگاداری یەکترین ئاگاداری کاروبارەکانین و سەرۆکایەتی زانکۆ لەگەڵ سەرجەم ڕاگرەکان و لەگەڵ قوتابیانیش بە بەردەوام لە پرس و ڕاوێژکردنی بەردەوامدا. باش کاک سامان لەسەر پرسی یەکپۆشی ماوەی چەند ساڵێک ئێمە گوێویستی ئەم بابەتە بین. بەشێک لە خوێندکاران پێیان باشە، بەشێک لە مامۆستایان بە هەمان شێوە، بەشێک لە خوێندکاران و مامۆستایان بە پێچەوانەوە کە دەڵێن پێویستە ئازادی هەبێت لە پۆشینی جلوبەرگ لە نێو زانکۆ و پەیمانگاکاندا. ئەم دەنگوەیە و بابەتی کە ئێستا بڵاو بۆتەوە دروستە لە زانکۆی سەلاحەدین جێبەجێ دەکرێت بۆ سیستمی یەکپۆشی؟ طبعا پرسی یەکپۆشی پرسێکی گرینگە لە ناو زانکۆی سەلاحەدین و ئیشی جدی لەسەر دەکرێت لەلایەن سەرۆکی زانکۆی سەلاحەدین هەولێرەوە. پرسی یەکپۆشی قوتابیان وا دەکات جیاوازی چینایەتی کەم بێتەوە لە نێوان قوتابیان، چونکە زانکۆ شوێنی زانست و معریفەیە و بە دڵنیاییەوە ئەگەر یەکپۆشی ڕابگەیەندرێت وا دەکات جیاوازیەکان تەنها لە ئاستی زانستی و نووسینی توێژینەوەی ئەکادیمی بێت. بێگومان سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین و بە تایبەت سەرۆکی زانکۆی سەلاحەدین زۆر ینی لە هەوڵی ئەوەیدایە کە پرسی یەکپۆشی ڕابگەیەندرێت و جێبەجێ بکرێت و لە ڕۆژانی داهاتوو لە دوای ئەوەی کە نەتیجەی یەکپۆشیەکە ئەعلان دەکرێتن کۆبنەوەی تایبەت دەکرێت و بڕیاری گرنگی لەسەر ئەو پرسە دەدرێتن بەڕاستی. باشە باس لەو کرد کە سیستمی یەکپۆشی زۆر گرنگە بۆ ئەوەی کە زیاتر تەرکیز بکرێتە سەر سیستمی خوێندن و بەرپێشچوونی خوێندن. بەڵام لە ساڵانی ڕابردووە سیستمەکە یەکپۆشی نەبوو. چ ڕێگریەک بووە لەوەی کە خوێندکار گرنگی نەیابێ دەست و بە خوێندنەکەی؟ سیستمی یەکپۆشی قوتابیان هانی قوتابیان دەدا بۆی کە قوتابی زیاتر لە خەمی دەرسوانەکانی بێت لەوەی لە خەمی پۆشینی جلوبەرجی مۆدە و ڕەنگاوڕەنگ بێت و سیستەمی یەکپۆشی وا دەکات کە بارگرانی ئەو بارگرانەی کە لەسەر خانەوادەی قوتابی هەیە بەڕاستی کەمی بکاتەوە. لەبەرەوەی ئاگادارین ئێمە لە زانکۆ قوتابی بە هەر شێوەیەک بێت ینی بە هەر شێوەیەک بێویستوێتی کە ئەو ینی گۆڕانکاری لە دیزاین و لە شێوازی جلوبەرەکانی بکاتن، بەڵام ئەگەر سیستەمی یەکپۆشی بێت وا دەکات قوتابی زیاتر تەرکیز لەسەر خوێندن بکات نەکەوەی کە بۆ بەیانی چ زۆرە جلک و بەرجێک لەبەر بکات یان ئەوە تا تەنسیق و شێوازی جلکانی چۆن بێتن. کاریگەریەکی زۆری لەسەر
دەرونی قوتابی و لەسەر قوتابیش دەبیت و بەدڵنیاییەوە سیستەمی یەکپۆشی سیمایەکی زۆر جوان بە زانکۆ و بە قوتابی زانکۆش دەداتن. ئەگەر ینی باش بگورە سیستەمی یەکپۆشی نەگلێتە بەڵێ فەرمو قسەکانت تاوکە. و سیستەمی یەکپۆشی نەک لە زانکۆی سەلاحەدین بەڕاستی کە ئێستا خەریکین لە ڕۆژی چارشەمەوە ڕاپرسیەکە بڵاوکراتەوە و ینی دەنگدانەوەیکی زۆر باشی هەبووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی زانکۆیەکانی تریژ خوێندکاران خۆیان چۆن پێشوازی لە بڕیارێکی لەم جۆرە دەکەن. پێشوازی باشی لێکرایە بەڵام نەتیجەی ڕاپرسیەکە لە چەند ڕۆژی ڕابردوو بە فەرمی سەرۆکی زانکۆی سەلاحەدین بڵاوی دەکاتەوە تا ئەو کات ئەمە ینی حەزم لێ نییە هیچ قسەیەکی لەسەر بکەم بەڵام ئەوەی کە ئەمن ئاگادارم لە زانکۆیەکانی تر و لە سەر ئاستی کوردستان پێشوازیەکی گەربی لێکرایە و زانکۆیەکانی تریش تەڵەبەکانی تر زۆر داوایان کردیە کە پرسی یەکپۆشی لە زانکۆیەکانی تریژ ڕابگەیەندرێتن. باش بە بەرداوامی وڵاتە تازەگەشتە سندوەکان کە هەنگاو دەنێن بۆ بەرەو پێشچوت یاخۆ سیستمێکی نوێ کە دەیهێنە پرۆسسێکی نوێ دەیهێنە نێو وڵاتێکەوە پشت دەبەستن بە کۆمەڵێک میکانیزم و سیستمی ستانداردی نێودەوڵەتی و جیهانی. ئەم سیستما دەکرێت بڵین لە کوێی جیهانەوە ئەگەر وەرگیرابێت لە کوێی جیهاندا ئەمە پەیڕەو دەکرێت ئایا ئەمە ستانداردە ئەمە جیهانیە چۆن بۆ خوێندکارانی ڕوو دەکەنەوە کە سیستمێکی وا دێتە نێو زانکۆکان بەلایەنەوە شتێکی نامۆ نەبێ. خۆی هەندێک کات بارودۆخێک دێتە پێشەوە پێویستە بەپێی واقع بڕیار بدەیت بەڕاستی ئەوەی کە ئێستا سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین و بەتایبەت پرۆفیسۆری یاریدەر دکتۆر کامەران یونس سەرۆکی زانکۆی سەلاحەدین دیراسی ئەو بارودۆخەی کردیا کە لە لێوان قوتابیان هەیە لە زانکۆی سەلاحەدین وای بە باش زانیوە کە ئەم ڕاپرسیە بکرێت و لەگەڵ واقعی ئێستای زانکۆی سەلاحەدین یان لەگەڵ واقعی ئێستای هەرێمی کوردستان بتوانین بڕیارێک بدەین کە لە بەرژەوەندی قوتابی و لە بەرژەوەندی خانەوادەی قوتابی بێتن. ئەگەر ئەو سیستەما یەکپۆشیە لە زانکۆکانی جیهانیش پەیڕەو نەکرێ بەڵام ڕەنگە لە واقعی ئێستای هەرێمی کوردستان و واقعی ئێستای زانکۆی سەلاحەدین شتێکی گونجاو بێت هۆکار بێ بۆ ئەوەی کە قوتابی و خانەوادەی قوتابی سوود لەو بڕیارە وەربگرن و طبعاً دیراسی وردکرایە دانیشتنی وردکرایە لەسەر ئەو بابەتەی ئینجا ڕاپرسیەکە ڕاگەیەندرایە و بە دڵنیاییەوە لەو کاتێککە ئەنجامی ڕاپرسیەکە لەلایەن سەرۆکی زانکۆی سەلاحەدین ڕادەگەیەندرێتن بیر و بۆچوون و شتەکان ئەوەی کە هەیە لەسەر ڕاپرسی زۆر زیاتر دەگۆڕێت و پێم وایە خەڵکەکی دریش مقنع دەبێتن لەوەی کە ڕاپرسی سەبارەت بە یەکپۆشی قوتابیان شتێکی گرینگە لە ئێستادا. باش دیارە باسی لێەوە دەکەیت کە لەلایەن زانکۆی سەلاحەدینەوە لەگەڵ سەر و بەشەکان ڕێز قسمەکان یاخود ڕاگر کۆلیژەکان بەگشتی خوێندکاران بابەتەکەیان یا سەرۆکی زانکۆی سەلاحەدین هەسەنگانی بۆ کراوە و پێشوازی لێکراوە لەلایەن وەزارەتەوە بڕیاری لێدرا و پێشوازی ئەوان بۆ پرسێکی لەم جۆرە چییە؟ ئەوەی کە سەبارەت بە وەزارەتە زۆر بەوردی ئاگدار نیمە بەڵام دڵنیام کە وەزارەتی خوێندنی باڵا ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵاش کە سەرۆکی زانکۆکانن لە خەمی بەرژەوەندی قوتابی و خانەوادەی قوتابیانن بەڵام ناتوانم لە باتی ئەوان بڕیار بدەم لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەت ئەوان بخۆیان قسەی خۆیان دەبیتن بەڵام دڵنیام هەر کەسێک لە کوردستان لە وەزارەتەکان لە حکوومەتیش هەر بڕیارێک لە بەرژەوەندی هاوڵاتیان بی لە بەرژەوەندی قوتابی و خانەوادەی قوتابی بیتن بێگومان بە گرنگجەوە لێی دەڕوان و بە گرنگجەوەش سەیری دەکەن و هەنگاوی باشی لۆ دەنێن. باشە بڕیاردراوە پۆشینی جلەکان چ جۆرێک بێت خۆی تەنها لە یەک جلو بەرگا دەبینێتەوە یاخود چەند جۆرێکە دەستنیشان دەکرێت کە پێویستە خوێندکار بەم جلو بەرگانەوە بچە نێو زانکۆی سەلاحەدینەوە؟ بەڵێ ئەوەی لە زانکۆی سەلاحەدین لە ڕاپرسیەکەی خراوەتە بەردەستی قوتابیان جلی ڕەش و سپی ڕەساسی و سپیە بەڵام ڕەنگە لە داهاتوو کە کۆبوونەوە دەکرێتن ڕەنگە گۆڕانکاری هەبێتن و ڕەنگە نەشبێتن بەڕاستی ئەوەش دیسان لەسەر ڕێی قوتابیان دەبێتن چونکە ئەمە بەبێ گەڕانەوە لە ڕێی قوتابیان پێم وانە سەرۆکایەتی زانکۆ بڕیارێک فەرز بکاتن واتە لە ڕۆی ڕەنگەکانەوە جێگەی دڵخۆشیە یەکپۆشیەکە جێبەجێ دەکرێت نەک لە ڕووی شێواز و ستایلی جلوبەرگەکە. ستایلی جلوبەرگەکەش دەبێت ستایلێکی گونجاو بێت و لەگەڵ واقعی ئێستای ژیان و کۆمەڵگە بگونجێت شتێک نەبێت بە کۆمەڵگەی کوردی بەڵام ئەوانە زیاتر وردەکاری زیاتر لە ئەنجومەنی زانکۆی سەلاحەدین کە کۆبوونەوەی لەسەر دەکرێتن ئەوان زیاتر قسە لەسەر ئەو بارودۆخی دەکەن لەسەر ئەو وردەکاری دەکەن بەڵام ئەوەی کە ئێستا هەیە دەستپێشخەریەکی زۆر باش هەیە و دەستخۆشیەکی زۆر لە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین کرایە کە لەو کاتە پێویستەی ئەو بڕیارە گرینگە درایە لە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین. باش دەمێ بزانم ئەم ساڵ
ئاستی خوێندن ستانداردی جیهانی لە زانکۆی سەلاحەدیندا چۆن بووە بەستم لە ڕووی هەڵسەنگانی توانای خوێندکارانەوە ئەمساڵ ئاستیان چۆن بوو هیچ کێشەیەکە بوو لە سیستمی خوێندن لە دەزانین کە ساڵانی ڕابردوو قەیرانی دارایی هەبوو کۆمەڵێک فرزە بوو ڕنگدانەوەی هەبوو لە نێو هۆڵەکانی خوێندنیش لە زانکۆ و پەیمانگاکاندا ئەمساڵ ئەم کێشانە بەدیکرا الحەمدوللا پرۆسی خوێندن لەم ساڵی زانکۆی سەلاحەدین زۆر بەباشی بەڕێوەچوو و هیچ کێشەیەک نەبوو ئەوەی کە زۆر گرینگە ینی ئاستی زانستی قوتابیەکان بەخۆم وەکو مامۆستایەکی زانکۆ کە لە دەرسم هەبووە و قوتابی زۆرم هەبووە بەڕاستی قوتابیەکان زۆر باش بەرەو پێشەوەی داواکاریەکانی مامۆستایان دەچن و ڕێز لە بیربۆچوونی مامۆستاکانیان دەگرن و لە بیدایەتی ساڵ کە دەستمان بە کۆرسی خوێندن کرد تا کۆتایی ساڵ جیاوازیەکی زۆرم لە هەرسوکەوتی قوتابیەکان و لە لایانی ئەکادمی قوتابیەکان دەدیت کە گۆڕانکاریەکی زۆر هەبووە و لە هەموو کۆلێژەکانی زانکۆی سەلاحەدینیش بە دڵنیاییەوە بەو شێوەی بووە و ئینشاڵە لە ساڵانی داهاتوو لە کۆرسەکانی تر هەوڵ دەدەین زیاتریش گرنگی بە ئاستی زانستی و پەیوەندیەکانی نێوان مامۆستا و قوتابی بکەین باش بە حکومەی کاک سامان باس لێو کرد کە خۆت هەموو مامۆستایەکی زانکۆ وەکو بەڕێوەبەری ڕاگەاندنیش لە سەرۆکاتی زانکۆی سەلاحەدین زیاتر ئاگداری وردەکاری هەم ئاستی خوێندکارانی هەم کێشەکانیانی زۆر باز لەوە دەکرێت کە ئێستا زۆر گرنگی بە زانکۆ حکومیەکان نادرێت لە هەرێمی کوردستاندا لە ڕووی ئامێری پێویستەوە بێت بۆ ئەوانانەی کە عملین کە پێویستیان پێیتی لە ڕووی وانەوتنەوە لە ڕووی کۆمەڵە گرفتی دیکەوە لە زانکۆی سەلاحەدینە هەست بە چ کێشەیەک دەکرێت و هەوڵی چارەسەرکردی چ کێشەیەک دراوە بۆ خوێندکاران بەڵێ ئەوەی من زۆر ئاگادار بم لە نزیکەوە سەرۆکی زانکۆی سەلاحەدین بە وردی و بەردەوامیش خەریکی ینی پەیوەندێکی باشی لەگەڵ قوتابیان هەیە و بەردەوام داواکاریەکانی قوتابیان دەگاتە لای بە نزیکترین کات و وەڵامیش دەدرێتەوە هەموو داواکاریەکانیان لە ڕووی تاقیگە و لە ڕووی وانە عملیەکان و لە ڕووی پێداویستی و کەلوپەلەکان بەو شێوەیە کە هەیە یعنی پێداویستیەکان باشن الحەمدوللا و هەوڵش دەدرێتن باشتر بکرێتن و بودجەی تایبەتتر لە سەرۆکایەتی زانکۆ تەرخان بکرێت بۆ تاقیگەکان و بۆوانە عملیەکان و بۆ شێوازی خوێندن لە هەموو هۆڵەکانی تاقیکردنەوە بەڵام ئەوەی کا من زۆر ئاگدارم و شایدیش دەدەم کە بەردەوام داواکاریەکان دێتە سەرۆکایەتی زانکۆ و دیراسی وردی لەبارەوە دەکرێت و هەوڵی چارەسەرکردنی هەموو داواکاریەکانیان زۆربەی داواکاریەکانی قوتابیان و مامۆستایان لە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین دراوە و ئەوانەی کە لەو ماوەی کە لەگەڵمان بووینە داواکاریان هیاتە سەرۆکایەتی زانکۆ شایدی ئەو قسانی منیش دەدەن باشە ئەو خوێندکارانەی کە چەند خوێندکار ئەم ساڵیەکەم بوون و پلەی باشیان هێناوە لە زانکۆی سەلاحەدین بەڵێ خۆی لە هەموو بەشێک واتە لە هەر بەشێک لە زانکۆی سەلاحەدین 15 کۆلێژی هەیە و تقریبا 90 بەشی هەیە زۆر بەوردی ئاگدار نیمە بەڵام نزیکەی 90 بەشی ئەکادمی هەیە لە هەر بەشێک سێ قوتابی یەکەم و دووەم و سێیەمەکان بە ئەوای لە ژمار دەکرێن پێیان دەگوترێت سێ یەکەمەکان و ئاستی زانستی قوتابیەکان بەعام زۆر باشە چونکە بۆی قوتابخانە ئەهلیەکان زۆربەی قوتابخانە ئەهلیەکان بەوردی ئاگدارم لە سیستەمەکانیشان ئاگدارم کە مامۆستایانی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی و کۆلێژەکانی زانست و کۆلێژەکانی تریش لەوێ ئیش دەکەن و کۆمپانیا ناوەخۆی و نێودوڵەتیەکانیش زۆر بەوردی ئاگادارم کە سوودیان لە قوتابیانی بەشی ئەندازیاری و بەشەکانی دیکە دیتیا کە لە سیستەمەکانیان و لە بەشە گرنگەکانی سیستەمەکانیان ئیش دەکەن لە زانکۆی سەلاحەدین بەشێک لە قوتابیەکانمان لە UN و لە شوێنی دیکەی زۆر باش لە سەفارەتەکان ئیش دەکەن قوتابیمان هەیە ڕاوێژکارە لە سەفارەتەکان لە کۆنسولخانەکان بە شێوەیەکی گشتی زانکۆی سەلاحەدین توانیوێتی کەسی بەتوانە و دەرچووی بەتوانە پێ بگەێنێتن بۆ ئەوی بتوانێتن لە هەموو لایەنێک لە هەموو ئەو پسپۆرانێک کە هەیە خزمەت بە نیشتیمان و بە کوردستان بکات دەمێ بزانم ئەم کەسە بتوانایانە ئەمە خوێندکارە بتوانایانە هەوڵ نەدراونێتەوە هە لە نێو زانکۆی سەلاحەدینە وەربگیرێنەوە سوودمەند بن لە تواناکانیان لە ناوخۆی زانکۆی سەلاحەدینە بەڵێ بە دڵنیاییەوە زۆربەی ئەوانەی کە باسییان دەکەم بەشێکیان مامۆستای زانکۆ بووینە کە ئێستا کە وەکو ڕاوێژکار لە سەفارەکان لە کۆنسولخانەکان ئیش دەکەن و بەشێکیان لە منەزەمەکان ئیش دەکەن و قوتابیەکانیشمان ئەوانەی کە چوارەم و پێنجەم و هەتە ڕێزبەندی سەرەوە تریش دەچن ینی لەو کۆمپانیانە سوودمەند بوونێ لەیان و ئەوەی کە زۆر جێگەی دەستخۆشیە بەڕێوەبەرایەتی هەلیکار و لە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین لە هەوڵی جدیدایە
و پەیوەندێکی باشی لەگە زۆربەی قوتابخانە ئەهلیەکان و لەگەر کۆمپانیەکان هەیە بۆی کە زۆرترین دەرچووی زانکۆی سەلاحەدین بتوانن لە کۆمپانیەکان و لە قوتابخانە ئەهلیەکان خزمەت بکەن و بتوانن تواناکانی خۆیان بەکار بخەن و ببنە هۆکاری ئەوەی کە نیشتیمانەکان بەپێش بخەن. باشە. پلانی نوێ بۆ زانکۆی سەلاحەدین ئەم ساڵ چی دەبێت بۆ خوێندکارانی کە تازە دێنە نێو زانکۆوە هیچ پلانێکی نوێ هەیە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی کۆمەڵێک کێشەگەر چارەسەر بکرێت لە هۆڵەکانی خوێندن و تاقیکردنەوە بۆ خوێندکاران؟ بەڵێ لە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین بڕیاری ئەوە درایە کە ئەم ساڵ فۆرمی زانکۆلاین بە خۆڕایی بۆ قوتابیان پڕ بکرێتەوە، بەڵام جارێ میکانیزم و سیستەمەکە ڕانەگەێنرایە بەڕێوەبەری هەلیکاری سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین لە دەرفەتێکی نزیک هەموو شتەکان ڕادەگەیەنیتن و کۆلێژی ڤێرتێرنەری ئەوەی کە زۆر ئاگادارم ئەم ساڵ کۆلێژێکی نوێ لە سەرۆکایەتی زانکۆی ینی سەر بە زانکۆی سەلاحەدین دەبێت و دەکرێتەوە قوتابیان دەتوانن داواکاریەکانیان بۆ ئەو کۆلێژە پێشکەش بکەن و ڕەنگە هەوڵدرایە جگە لە کۆلێژی ڤێرتێرنەری کۆلێژی تریش بکرێتەوە، بەڵام ئەوەی کە زۆر ئاگادارم ینی زۆربەی ئیشوکارەکان تەواو بکە ئەم ساڵ کۆلێژی ڤێرتێرنەری بکرێتەوە و قوتابیان بتوانن لە سیستەمی زانکۆلاین تەقدیمی ئەو کۆلێژە بکەن. زۆر باشە. زۆر سپاس بۆ بەڕێز سامان عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری ڕاگەیاندنی سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین بوون. ڕاستەوە خۆر لە هەولێر و میوانی من بوون. ماندوو نەبن.